دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان تەوەری دووەممان باسکردنە لەبارەی هەڵبژاردننی چۆن موبایلێک بەپێی ئەو پارەی کە لە گیرفانمانە جەلال ینی بێگومان هەمیشە لە کۆمەڵگەی خۆمانە باز لە کۆمەڵگەی دەرەوە نەکەین مۆبایلی زیرەک بۆتە پێداویستێکی هەموو خەڵکی ینی ناکرێت مۆبایلت ناکرێ نەت بێ بەڵام ئەمانەوێت لەم تەورەدا باس دەوە بکەین چۆن مۆبایلێک هەڵبژێرین لەگەڵەوەشدا چۆن بەپێی گیرفانمان ئەم مۆبایلە هەڵبژێرین بێگومان تمۆحی مرۆڤ هەروایە جوانترین و باشترین شت هەڵبژێرین گەنجەکان پەنایان بۆ مۆبایلی زیرەک دەبردێت هەندێک لە بەتەمەنەکان چە ژن یاخود پیاو بێت دەیانەوێت لەو مۆبایلە زیرەکیانەیە بێگومان باوکی منی ژەڵێ سان لەرەوە چۆنە ناوانە دۆزێت بەڕێزان بۆ هیچ تر کات بە پێشەکەمان و نەکوشین دەچینە لای میوانەکەمان بەڕێز میران تەیب شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری قسە و گفتوگۆی زیاتر لەبارەی چۆنێتی هەڵبژاردننی مۆبایلی زیرەک و چۆنێتی لە ڕووی ئابووریشەوە چۆن مۆبایلێک هەڵبژێرین بەتایبەتی پێش ئەوەی کە مۆبایلەکە هەڵبژێریت دەبێت سێری گیرفانت بێگومان ئەبێت لە ڕووی ئابووریەوە وایە کاک میران سوپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ کاک میران ئەمێ بپرسم هەمیشە مرۆڤ کە پێداویستێک لە پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی دەوێت دابین کات سەرەتا سەری داهاتەکەی لای خۆیەکات بەڵێ داهاتی گیرفانی دوجار دەچێتە ناو بڕیارێکەوە کە بەپێی ئەم داهاتە بڕیارەدا لە کڕینی ئەم شتە بەڵام زۆر کات لە بواری تەکنەلۆژیایەوە مۆبایل و جۆرەکانی تەکنەلۆژیا جاری وایە داواکاریەکە زۆر لە داهاتەکە ئەمە چەندها لە تەکنۆلۆژیاکەیان هەیە شتێک فێر بووین دانی بڕۆ بۆ معرەزەکان ئەڵێ کورت فێر بوو ئەگەر هەفتا وەرەقەی پێ بێ داوای سیارەی دەفتەری دەکات دەفتەری پێ بێ داوای سیارەی 150 دەکات ینی وای لێ کردووە کە تمۆحی زیاتری بۆ پارێکە هەیە بەشکم شتێکی دەستکەوێت گرانەکەیت بێت ئێسش بەتابەت پەنا زۆر بە قیستەکان دەبێت ڕاستە بێگومان جا ئەمە کاک میران من هەستەکەم دووشت بێ ئایا ئەوەیە کە پەنا بۆ گرانەکە بات و داهاتەکەشی کەمترە ئەوەیە لەبەرەوەی ئەڵێ زۆرتر لامەمێنێتەوە کوالیتی زۆرترە یاخود نەخێر لەبەرەوەی حەزەکە بڵێ مۆبایلەکەم بایی ئەوەنەیە پارێکی بەڵێ زۆربەی ئەو کڕیارانی کێنە لای ئێمە عادەتەن ئێستا تەکنۆلۆژیایەکێکە لەو شتانەی کە بوو بە شتێکی زۆر ضرورە لە ژیانە ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی ئەوە نابینەوە تقریبان سایە ئەو پەنجای ئەو کەسانی کێنە لای ئێمە بەپێی داهاتی گیرفانیان ئەڵێ مەسەلەن من 150 دلارم پێ یعنی سعرەکە پێشەوەی من پێی بڵێم ئەم مۆبایلە هەیە مەسەلەن ئەم کۆمپیوتەرە هەیە تۆ بیکڕی ئەو سعرەکەم پێڵێ ئەڵێ من تا ئەوەنە ئەتوانم لە توانامایە بیکڕم تۆ مۆبایلێکی باشم بۆ هەڵبژێرە ئەمە ئەو مشتریانەی کە مەسەلەن خۆیان یەکلایی نەکردوێتەوە ئەوانەی کە خۆیان یەکلایی کردوێتەوە مۆبایلە بەرزەکانە کڕن تقریبان بۆ بە چاولێکەری مەسەلەن ئێستا ئایفۆنێکی 11 پرۆماکس کە هیچ فەرقێکی نییە لەگەڵ لەگەڵ 11یان مەسەلەن ئەکسماکسێکە یەکسەر مۆدێلەکەی گۆڕێ ئەمەیان چۆتە بابێکی چاولێکەریەوە یعنی ئەو کەسانەی کەیان مۆبایلەکانیان نەگۆڕۆ هیچ کێشەیەکی نییە ئەویان زیاتر چاولێکەریە ینی هەیە مۆبایلێکی کڕیوە ڕەنگە دەوەرەقی پێیا بێت دەوەرەقی پێیەوە لە ڤێرژنی تازەی کە دێت یا مۆدلی تازەی کە دێت لە ساڵێکی بەسەراتی ئەپەڕێدێ مۆبایلێکی 13 وەرەقە هەیە هەر ئەیکڕێ مەسەلەن لای ئەمە ئەیکڕێ بە دەوەرەقەکە هەر ئەو مۆدێلە مەسەلەن بەسەوەنە زەرفەکەی لێکاتۆ سەیرێکە ئەم مۆدلەی بەدڵنی ئەیگۆڕێ بە مۆدلێکی تر لەو بینەیە 100 دلار 150 دلار زەرەرەکە بەس لەسەر مۆدلەکە زۆر باشە ینی جیاوازی گۆڕینی مۆبایلەکان لەوەیە کە پێداویستی زۆرتری کەسەکە دابینەکە یاخود نەخێر تەنها ئەوەیە کە لە ڕووی شکڵەوە مۆبایلەکە گۆڕاوە زیاتر ئەو مۆبایلە زیرەکانی کە ئێستا دەرەچێت چونکە هەموو شەریکاتەکان لە منافەسەیان ئەگەر بێن باسی شەریکە عیملاقەکان بکەین مەسەلەن ئەپڵە سامسۆنگە ئێستا هواوی کە منافەسەیەکی زۆر باشێکە لە بازاڕە تقریبا ئەو مۆبایلی کە تۆ ئەیکڕی بە مەسەلەن 170 دلار هەمان ئیشی ئەو مۆبایلت بۆ کاکە مەسەلەن لە شەریکەی ئەپڵی کڕی و بەو بڕە زۆرە بەس کەس هەیە مەسەلەن ئیشی هەیە بۆ مواسەفاتانەی کە لە سیستمی iOS هەیە بەس هەموو شیوانیە ئێستا جاران بۆ نمونە بمان ویستایە کۆمپیوتەرێک بکڕین
یانویست ئیشت چییە پێ پیان دەوتین ئیشت چی مۆنتاژی پێ دەکەی نازانم دیزایانی پێ دەکەی یا تەنها ئیشت وەردە زۆر تەلەبەکان لە خوێندکاری زانکۆ بوون تەنها بۆ بەحث نووسینەوە دەیان کۆمپیوتەریان دەکڕێوانە بوو ڕەنگە کۆمپیوتەرێکی دووسێ وەرەقەی کافی بووە بەڵام هەبوو کۆمپیوتەرێکی دە 12 وەرەقەی دەکڕێت کە ئەمە بەپێی کارەکەت قورسی و سووکەکە ئێستا مۆبایلیش بەم شێوازەیە هەندێک منافەسەی تەنهاوەیە کە با کوالیتی کامێرەکەی بەس بە کوالیتی کامێرە بەرزتریان مەسەلەن ڕامەکەی بەرز کردوێتەوانە هەیە مەسەلەن لە سایە بیستی ئەو کەسانەی کە زۆر مواسەفاتیانێ مەسەلەن مۆبایلەکانی وەکو بلاکبێری و ئەم مواسەفاتە خاصانەیان ئەوێت بالفعل ئەوانە مەسەلەن یەکێک بەکارێنێ کە ئیشی زۆر پێێتی مەسەلەن ئەندازیارێکی تەکنەلۆجی لە شەریکەیەکی کۆمنیکیشنە کارەکان ناکرێ مۆبایلێکی تەبیعی پێبێت ئەمە ئیشی پێێتی بەس ئەمەش ئەکسەریەتی خەڵکەکە نییە جیازی نێوان مۆبایلەکەی من کە 260 دلارم پیاوە پارەکە هواویەکی نۆڤیسیە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئایفۆنێکی دە 12 وەرەقەی دەکرێت جیاز لەوانێکەوانێ ئەندازیارن جیازی نێوانان دوو مۆبایلە لە چیایە کە من دەبێت 7 وەرەقە زیاتر بدەم تا بگەم بۆ مۆبایلەی تر جیازیە مۆبایلە تەنها ئەوەیە تۆ سیستمەکە مەسەلەن ئەو سیستمی iOS ئەگەر بین مەسەلەن باسی ئەو بکەین کۆمەڵی خۆیان یەکلایی کردوێتەوە کە ئەم سیستمە بەکارێنن وەکو فەرق ئەگەر بین باسی فەرق بکەین فەرقەکان زۆر نییە یعنی شتێکی ئەوتۆنیە کە بڵێ من مادام ئەو مۆبایلم پێنێ ئیتر ئیشی من ماشی نابێ ناتوانم نەخێر ئەو مۆبایلی بەدەست جەنابیشتەوەی نۆڤەسێ ئایە مەسەلەن لە دەوروبەری 300 دلارێکایە ئەوەش ئیشی جەنابەت بەڕێیەکە و ئایفۆنەکەش هەر ئەمان ئیشەکەن ئەوەیە ئەو تۆزە کوالیتی کامێرەی بەرزترە احتیمالی هەیە لە مەذەبۆردا تۆزە کوالیتی بەرزتر بێ بەس ئەمەش ئەوە ناگەیەنێ کە من بێم زەخت لە خۆم کەم 700 دلاری زیاد بخەمە سەر مۆبایلێک لەبەرەوەی کە من مۆبایلەکەم ئاخر مۆدلە و ئەم شەریکەیە بە مواسەفاتە دەری کردووە لە ڕووی سکیۆریتیەوە کاک میران زۆرینی خەڵگەڵێ مەسەلەن بۆیە منە و پارە زۆری پێدەم ئەم شەریکەی سکیۆریتی باشتر و چاکترە لە کاتێکیشە ئەم تەنها فەیسبوک و بۆ نمونە فەیسبوک و ئەو کۆمەڵە شتێک سۆشیال میدیا بەکارهێنێەوە لەوەشە چاویشی لەسەر نەبێت کەسێک نەبێت چاویشی لەسەر بڵێ هاگە کرێسکەوێتە سەر هۆشیاری تاکەکە خۆی ئێستا ئەگەر من بێ مەسەلەن کام نۆکیایەکم پێبێ خۆی هەموو مۆبایلەکانی ئێستا توانی سکیۆریتی لەسەردانی iOS ئاتوانی iCloud دانەی سامسۆنگ ئاتوانی سامسۆنگ کلاود دانەی هواویە بە ئامانشە ئەوە کەوێتە سەر تاکەکە خۆی تا چەند من هۆشیارم کە ئەو شتەی لەبەر دەستمایە و بەکاری هێنم معلومات و زانیاریەکانی خۆم و هەموو ئەو داتایانەی کە تایەتی خۆم بیپارێزم نەک شەریکەکە بۆم بپارێزێ زۆر باشە با بێنە سەرەوەی کە چەند پارە لە گیرفانمان بێ چ جۆرە مۆبایلێک بکڕین ئەمە زۆر جار بۆ منە هاوڕێکانت قەڵەقێکە کاتێک لێ دەپرسن یاوێ بڵێ مۆبایلێک بکڕم نازانم چی بکڕم با بڵێن ئێستا عادەتەن داهاتی تاکێک کە بیەوێ مۆبایلێک بکڕێ بە تایبەتی ڕێی خوێندکاری زانکۆ بێت زۆر خۆی بکوژە و ببڕ لە ماڵەوە هاوکاری بکەمە باسی ئەو جیلەی مام ناوەندە دەکەین کە لە کۆمەلگای 400,000 دینار بداتە مۆبایل 300 بۆ 400,000 دینار چه جۆرە مۆبایلێک بکڕێ بە تایبەتی بیرمانەچێ مۆبایلی دەسە دوو هەیە هەرزانترە بەڵام دەبێ متمانی پێ بکەن مۆبایلێکی چاک بێت ئێستا لە بازارە طبعا دوو جۆر مۆبایل هەیە یەکێکیان ئەوەیە کە لۆکە و لە پاکە تا خۆت هەڵێ بچڕیت وی کڕی تا سعرەی جەنابیشت باس کرد تقریبا ئەتوانی لە دەوروبەری دووسێ شەریکە هەڵبژێری لە دەستە دووەکانی شاد زیاتر آیفۆن دەسی دوی هەیە بە حکمەوەی کە خەڵکی ئێمە زیاتر حەزی لە آیفۆنە آیفۆن دەسی دویە ئێمە ئەتوانین بۆی عڕزکەین ئەمەمان هەیە بە دەستی دوو ئەوە ناکەوێ ئەمەمان هەیە بە لۆکی ئەوە ناکەوێت بەس کە ئەو سعرەکەی بۆ دیاری کردی ئێمە ڕاستە خۆ پێڵێن یعنی ئەزانین ئەم سعرەی ئەو لە دەوری ئەو مۆبایلەکە بۆ گیرفانی ئەو بۆ ئەو حتا ئەو پارەی کە پێێتی شتێکی معقولە مەسەلەن خوێنکاریەتە لای من ئەڵێ من تا 200 دلارم بۆ هەڵە سوورێ ئەتوانم بە 200 دلار مەسەلەن ئایفۆنێکی حوتی بەمێ بەدەستی دوو هەرەتوان بۆ 200 دلاری کە ئەو هێناوێتی مۆبایلێکی تازەی لۆکی شەریکەیەکی تری بەمێ و هەمان ئیش و هەمان مواسەفاتی ئەو بگرە باشتریشە بۆ ئەو لەبەرەوەی گەرانتی 1 ساڵی لەگەڵایە بۆ ئەو یعنی ئەمە لە جیلێکیش نییە بڵێ مەسەلەن پارە بە هەدەربات تۆ بۆیە ئەو سعرەکەت بۆ دیارە کاڵێ تا 200 دلار یعنی دیارە ئەم کەسەکە ئەوەی پێەیە ناتوانێت هەموو ساڵێ بە پێی مۆدل مۆبایل بگۆڕێ ئێستا منافەسەیەکە دەڵێ مۆبایلەکەی من 3 کامێرەیە ئەمانە تا چەندە کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسەکە ڕەنگە خۆی قەرزاربار بکە بۆی کە مۆبایلێک بکڕێ کوالیتی تەنها کامێرەکەی بەرز بێت ئەو شتە زۆر ڕوایە لە بازارە عادەتەن ئێستا حاڵەتی قیت زۆر بووە ئامادەیە مۆبایلەکە مەسەلەن بە 1200 دلار بێ ئەو بیکا مەسەلەن بە 1500 دلار یا بە 1600 دلار یعنی مەبەستم ئەوەیە کە قیستەکە بچێتە سەری ئامادەیە ینی 400-500 دلار لە گیفانی خۆی زیایە بات بەس لەبەرەوەی مۆبایلەکەی ئەو مۆبایلە نەوعی جەنابەت بێ کە باسیەکەی 3 کامێرەیە و بڵێ من ئەو مۆبایلم پێەیە
ڕسمی لە هەمان کاتانی ئەوەش نییە بڵێ ئەم کەسەکە هاتووە پارەکەی پێیە یعنی چەک پارەکەی پێ نەخێت لەوە چێ بتوانێت مەسەلەن سایە 20 پێشێکەکەی با و ماگانە بیکا بە قیستێکی درێژخایەن کەمەش خۆمان نەزانین یعنی قیس قورساییەگە لەسەر باریشان ئاسایی موبایلکردین بە قیست بۆ برەوە سەسەلا ئاساییە بۆ ئەو کەسانەی مەسەلەن ناتوانێت لە پڕ پارەیەکی وا کۆ بکاتەوە حتا مەسەلەن 400 دلاریش بێ یەک پێشێکیەکە بە سایە 20 و ماباقیەکەیەکە بە قیست بە قیستی ماگانە ئەیە بەس من لەگەڵ ئەویانیم تۆ خۆت هیچ پێ نییە ئەی مۆبایلێکە کڕی مەسەلەن خۆی بە 12 وەرەقەیە تۆ 15 پێ بیت و لەو حاڵەتەیە تۆ یەکسەر وەکوا بێ 300 دلار بەزیایە یا بێتەوە مۆبایلەکە و قەرزێ بیلفعلە بێدون بوو بێ و قەرزێکی زۆری شەخەیتە سەر باریشانە چ پێویستەکە من بچمە دەرەوە لە جامیعەم وەڵا ئەم مۆبایلم پێبەست لە هەمان کاتیشا لەو سەرەوە قەرزێکی زۆرم هێناوەتە سەر خۆم کاک میران لە زۆربەی شتەکانە تەمان ڕەگەزی نێر و مێ جیاوازی هەڵبژارنەکانیان جیاوازە زۆرتر کام ڕەگەزیان حەز بە ئەوە کە داهاتەکەشی کەمە و بەڵام داواکاری موبایلەکەی زۆر بەرز داواکات زۆرتر ئەمە لە ناو کوڕانە زۆرەیان لە ناو کچانە زیاتر لە ناو خانمانە ئەوە تۆزێ باوترە مەسەلەن مۆبایل گۆڕین و ئەم مواسەفاتە بێت و ئەوە بێت وەلەو کوڕانی ژەسەیان ئەوانەی کە ئەلحەمدولیلا چنە جامیع و ئەوانە حەزیان لە مواسەفاتانە بەس زیاتر خانمان گوێ بەوایە مەسەلەن ئەم کەڤەرە بگۆڕم ئەوەی پێوە بکەم ئەمە بێنم تازەیە زیاتر ئەوانە بە پسەی سۆشیال میدیا و ئێستاکە هەموو شتێک عەرزەکرێ یعنی یەن بە تەڵەبی خۆیان ئەو تەڵەبەی کە خانمەی کات زیاتر پیاوان نایکەن مۆبایلێکی ئاسایی ئیدی لە ئەندروید بێ یا خۆت لە ئەپڵ بێ گرنگ نییە ڕەنگە بۆ من چونکە داهاتەکە گیرفانی من کەمە بۆ خوێندکارێکی زانکۆ کە 200 دلاری هەیە ئەم 200 دلار گەر بیوێ بە حازر مۆبایلێکی پێ بگرێت چه جۆرە مۆبایلێکی پێکڕێ بە تایبەتی زیاتر ڕکابی لەسەر ڕسمەکانە شتێکی دەستەکەوێت کە ڕکوالەتیەکی باشی شتێکی زۆر باشی دەستەکەی و مەسەلەن ئەتوانیت هواویەک بکڕی بەو سعرە ئەتوانی مۆبایلێکی هواوی بکڕی لەو سعرەیە کە مەسەلەن ئێستا وەختیەوە نیە کڵێشە و مواسەفاتی بۆ بخوێنمەوە لە چاو ئەو سعرەیە سعرێکی زۆر مناسب هاندێکی زۆر باش و بۆ گیرفانی ئەویش کافیە یعنی ئەوەش نییە بڵێ کە چوە دەرەوە مەسەلەن ئەمجەوی بە فرباری نەیە نەتوانێت سێڵفیە بگرێ نەخێر کوالیتیش بەرزە لە هەمان کات شەحنیشەوە زۆر باش لە ڕووی شەحنیشەوە بێگومان هەمووی ئێستا و مۆبایلانەی کە دروست دەکرێوا بیریان کردوەوە کە سەروی 4000 میلی ئەمپێر بێ عادەتەن کاک میران کە ئەوەی بەڕێزت باسێکی بەڵام بۆچی ئەمە ناهۆشیاریە بەرامبەر کۆمپانیاکان بەرامبەر جۆری موبایلەکان کە بەو نرخە هەرزانە دەستیشەکەی و قەرزاریش نابێ و داهاتەکەشی لەوەی پێ هەڵبسوڕێ بەڵام پەنا بۆ گرانترەکانە بن شارەزانی لەم مواسەفاتی جۆرە موبایلانەی بەڕێزت باسیەکە یاخۆ نەخێر حەزەکە هەر ئەپڵەکەی لە گیرفان بەڵێ بێگومان یعنی کە تۆ بۆی ڕوونەکەی تۆ ئەم مۆبایلە ئەم مواسەفاتەی هەیە عادەتەن ئێستا مەسەلەن مۆبایلی تازەتر هاتووە لە هواویش کە شەریکەی شۆمی و ڕێدمیڵ و ئەوانەیە خەڵک پێی ئاشنا نییە بەم شەریکاتانە ئەگەر تۆ بی مەسەلەن عادەتەن دوکاناری کە یەکێک ئەچێ بۆ لای یا هەچ کەسێ بێ کە ئەچێ بۆ لای ئەگەر بێت و ئەمانەی بۆ ڕوونکاتەوە تەسەورەکەم دیدی کڕیار و مشتریش بەرامبەر مۆبایلەکان بگۆڕێ زیاتر چاومانە چێتە سەر ئەو شتانەی کە زۆر گرانن عادەتەن وایە ینی گوێ نادرێ بە مواسەفاتەکان زیاتر شتێکەیە کە پێویستە کڕیار تێبگەێنین زۆربەی مۆبایلەکان پێت دەڵێمە فۆرکەیە بەڵام ڕەنگە کوالێتی تەسویرەکەی بەقەت فۆرکەیەکی ئایفۆنی 13 وەرەقەی نەبێت ینی منێک کە هیچی شێکم بەوە نیە فۆرکەی بێ یا HD بێ بۆچی دەبێم هەموو پارە زۆرە بدەم لە پێناوەی کە بە فۆرکەیەکەم ئەوەی ئایفۆنەکە بێت زیاتر ڕیکلاموا لەو شتاکات زیاتر ڕیکلاموا لەو شتاکات کە مەسەلەن ئەم عەرزی ئەم مۆبایلەی کردووە لە هەمان کاتە ئەم سیستەمەی مەسەلەن فۆرکەیە و ئەم سیستەمەی مەسەلەن ئێستا ئەم فلێکس و هەمووی ئەوانە هاتووە تۆ ئیشت بۆ شتانە نییە بە حەقت وەکو باسمان کرد ئەگەر یەکێک مەسەلەن زۆر ئیشی بەوانەیە ئۆکەی ئەوە باشە ئەتوانێ مەسەلەن خۆی بگەڕێ بە دوای بەس من هیچ ئیش ئێستا من شخصی خۆم ئیشم بەوە نییە مەسەلەن مۆبایلەکەم فۆرکەی بێت هەیە هەر نازانێ ئەستن مەسەلەن لەگەڵ ڕێزما بۆ هەنێک کەس خۆ تەبیعیەوە ئیشی منە مەسەلەن من لە شتێکی کە شارەزانی بەس ئەو لە شتێکا شارەزایە لەو شتایە شارەزانی لەو سیستمەیە هیچ پێویست ناکات تۆ لەبەرەوەی ئەم مۆبایلە ئەم مواسەفاتی هەیە تۆ لەبەرەوە بیکڕی بەڵێ زۆر سپاس کاتمانەما زۆر سپاس بۆ بەڕێز میران تەیب شارەزا لە بواری تەکنەلۆژیا لەگەڵمان بوویدەتەوە زۆر سپاس بۆ ڕێستان